سلاوڕێژێ پرس 23 ئەس بسەینا قاسمی ژۆرە کورتەنەوچەیە پێشکەش بکەم. ئەمریکا بەرسەوە ئەردۆغان ددا پەیادێن نەتەرۆریستە. وەزارەتە دەرڤایە ئەمریکا بەرسەوە سەرۆک کۆمەڕی تورکیە ڕەژەب تایب ئەردۆغاندا و ڕاگەهاند کۆ پەیادەن نەرێخستنەکە تەرۆریستە. هەروەها تەکەس کرد کۆ ئەمێ بەردەوام بن ژە ئالیکاریە مەژ یەکینەین پاراستنا گەل دشەرێوان لە دژی تەرۆرێ. بەردەفکێ وەزارەتە دەرڤایە ئەمریکا جۆن کێربی د کۆنگرەکی چاپەمەنیەدا بەرسەوە هەنێک دەستگەهێن ڕاگەهاندنێدا و گوت کۆ دەولەتە تورکیە ئەندامەکە ژناتووە و ڕۆلەکی وەیە گرنگ هەیە دشەرێ داعشێدا. هەروەها دەبێژە ئەگەر ئەم نەچار بن و یەک ژوان هەلبژێرن ئەمێ هێزە هەری ئەکتیڤ لێ دژی تەرۆرێ هەلبژێرن. رژیما سووریا و رووسیای چەکن قەدەغە بکارتینن. ڕێخستنە هیومن رایتس واچ راپۆرێک بەلاف کرد بۆ و تێدا دەبێژە کۆ رژیما سووریا و رووسیای بۆمبەیەن عنقودی دە ئۆپەراسیۆنێن بۆ بۆبارانکردنێدا بکارتینن و هەروەها ڕێخستنێ گوت 14 ئێریش رژیما سووریە و رووسیای بکارئانینە دێ 5 پارێزگەهێن سووریدا دێ 26 مەهابووریدا دە ئەنجامێدا سو 7 وڵاتی هاتن کوشتن و دە ناواندا 6 ژن و 9 زارۆک هەبوون و هەروەها دەدەهان بریندار بوون. ڕێخستنە هیومن رایتس واچ تەکەس کرد کۆ ئەف زانیاریین هانیە دکەون دەستێمەدا ژە چالەکوانن خۆجیهینە. ئۆپۆزیسیۆنا سووری ڕاوەشتنێ لە رووسیایە دکە کۆ ئۆپەراسیۆنên خوایên ئەسمانی بسەکنینن. بەرپرسێ دەستەیە بلند یا دانوستاندنێ یا کۆنۆنەرتیا ئۆپۆزیسیۆنا سووری دکە منزر الماخۆز گوت کۆ دەبێ رووسیا ئۆپەراسیۆنên خوایên ئەسمانی لە سووریایە بسەکنینن. دەبێژە کۆ ئەv یەک ژێ شەرت و مەرجێنمەیە دە بەردەوامیە دانوستاندنێ دە ناوبەرە ئۆپۆزیسیۆنێ و ڕژیمێدا و هەروەها دەبێژە کۆ ئێریشên رووسیایە vê yekê zehmet dike û zêdetke û dibêje eger رووسیا بەردەوام بن لەسەر ئۆپەراسیۆنên خوایên ئەسمانی ew vê yekê danûstandinê di Cinêfê de zehmet dike. صالح مسلم bi Bogdanov raciviya. Hevserokê PYD Salih Muslim li Moskov bi Wezîrê Derveyê Rûsya Mikhail Bogdanov raciviya û herwiha hevserokê PYD ragihand ku pêwîst e PYD bi nûnertiya Kurdan tevlî Cinêfa sisiya bibin û tevlî danûstandinê bû çareserkirina krîza Sûriya bibe û herwiha ji aliyê xwe ve Bogdanov berê jî derbarê tevlîbûna Kurdan di Cinêfê de ragihand bû ku bi neveşdarbûna Kurdan di Cinêfê de wê gelek astengî û kêmasî derkevin.